بە هیوای کاتەچی بەسوود لەگەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی گەشتمە لاپەڕا 194 بابەتی بەراوردکردن و ڕیزکردنی ژمارە دەیەکان. بەراوردکردن و ڕیزکردن لێرە باسی دوو تۆنێل دەکا. لە تۆنێل ئەحمەد بە ئۆتۆمبیلەکەی تۆنێلێکی بڕی درێژیەکەی 1 کیلۆمەتر و 73 بەش لە 100 بەش کیلۆمەتر بوو. 1 فاریزە 73 بەش لە 100 کیلۆمەتر. ئەوە ئەحمەد تۆنێلەکەی ئەوەندە کیلۆمەتر بوو. ئێستا بچینە لای سعید، تۆنێلێکی بڕی ئەوجا درێژیەکەی تۆنێلی سعید 1 فاریزە 70 کیلۆمەتر بوو. کام تۆنێل درێژترە؟ کام تۆنێل درێژتە؟ 1 فاریزە 73 یان 1 فاریزە 70؟ لێرە لەو کتێبەی بە دوو ڕێ دەسەلمێندرێ کاما درێژترە یان بە دوو ڕێ شیکار کرایە. ڕێی هێڵی ژمارەکان واتە هێڵی ژمارەکان دروست کرایە چونکە ئەو دوو ژمارانەی ئەمن بەراوردیان دەکەم، یەکیان 1.73 ئەویدی 1.7 لە هێڵی ژمارەکان لە 1.5ەوە هەتا 2 دروست کرایە. لە هێڵی ژمارەکان هەتا بچمە لای دەستی ڕاست ژمارەکە گەورەتر دەبی، هەتا بچمە لای چەپ ژمارەکان گچکە دەبنەوە. پاشان هەردوو ژمارەکە بەخۆی دانرایە لەسەر هێڵی ژمارەکان، کەواتە زۆر ئاسانە بزانم لەو دوو ژمارەی کامە گەورەیە و کامە گچکەیە. کامەی لە لای ڕاست بوو گەورەیە، کامەی لە لای چەپ بوو. لای چەپ و لای ڕاست مەبەستم چییە لێرە؟ ئەو ژمارەیە لە لای ڕاستی ئەو ژمارەیە، واتە ژمارە سۆرەکە گەورەترە. ئەوە لەسەر هێڵی ژمارەکان ئەوها دەزانین کام ژمارە گەورەیە، بۆ وێنە 1.9 گەورەترە لە 1.8. 1.5 بچووکترە لە 1.6 چونکە 1.5 لە لای چەپە، لای چەپی 1.6. ئەوە بەڕێی هێڵی ژمارەکان. کەواتە ئەگەر دوو ژمارەیان دانا لەسەر هێڵی ژمارەکان بۆ وێنە ژمارەک لێرە و ژمارەک لێرە بەراوردیان کەم، کامە گەورەیە سۆرەکە گەورەترە چونکە لە لای ڕاستە ببورن. ئەوە ڕێی هێڵی ژمارەکان. ڕێی دووەم خشتەی خانەکان. سعید خشتەی خانەکان بەکاردێنی و ئەحمەدیش هێڵی ژمارەکان بەکاردێنی هەتا بزانن کام تۆنێل گەورە. خشتەی خانەکان. خانەکان واتە چ؟ واتە هەموو ژمارەکان دەتوانین لە خانەی دانەی دەست پێ دەکەین بە خانەی یەکان. ئەگەر فاریزە نەبوو ئەوە هەمیشە دەست پێ دەکەین بە خانەی یەکان. لە لای هەتا ئەو جارەی لە خانەی یەکان بە پێچەوانەی هێڵی ژمارەکان هەتا بچینە دەستی چەپ بەهای خانەکە گەورەیە، واتە ئەو ژمارەی لێرە بی لە خانەی یەکان بەهایەکەی کەمە. ئەو ژمارەی لە خانەی دەیانبی بەهایەکەی 10 جار زۆرترە لە بەهای خانەی یەکان. ئەو ژمارە ناڕەنووس مەبەستم، ئەو ڕەنووسەی لە خانەی سەدان بی بەهایەکەی 100 جار گەورەترە لەو ڕەنووسەی لە خانەی یەکانە بۆ وێنە. ئەوەی لە خانەی هەزارانە و دوایە 10,000 و 100,000 و 1 ملیۆن و 10 ملیۆن و هەتا دوای. پاشان دێینە لای فاریزە. فاریزە لە مابەینی لە پاش خانەیەکان لە لای ڕاستی خانەیەکانە. ئەو ڕەنووسەی کە دایدەنین
لە ڕاستی فاریزە یەکەم خانە پێی دەرێن دەیەک یان خانەی بەش لە دا یان بەش لە دەیان بووە بەش ئیدی و خانەکە بەهایەکەی لە دە کەمترە لە یەکیش کەمترە ببوورن ئەگەر یەکی تەواو بە لێرەماندادنەواتە بەهایەکەی کەمە لە یەکیش کەمترە بەشەکە لە دە بەشەکە لە دە بەش ئەو جە بزانە چەند بەشە لە دە بەش ئەو خانەی پاشەوی هەتا بچمە ئێستا هەتا بچمە لای دەستی ڕاست دیسان بەهایەکە کەم دەبیتەوە پێی دەڵێن بەش لە سەد ئەو جە خانەکەی پاشەوی بەش لە هەزار و بەش لە 10,000 و هەتا دوایی واتە ئەمن ئەگەر ژمارەکم هەبوو دەتوانم لە خانەی دانێم دەبی بزانم کامە ڕەنووس لە کامە خانێ بۆ وێنە یەکەم ژمارە یەک فاریزە 73 یەکەکە لە خانە یەکانە فاریزە دەبی هەمیشە لە لای فاریزەی دانێم نابی بستە ئەولا ئەوە کاتە فاریزە لە لای فاریزە خانەی یەکان لە لای خانەی یەکان خانەی ئێستا هەفتەکە لە خانەی چەندە هەرچەندە من ناتوانم گەورەتر دەتوانم بنووسم هەتا بەباشی بستە لای خانەکە ئێستا ژمارە یەک لە لای چەپ لە خانە یەکانە ڕەنووسی یەک ببورن ڕەنووسی هەفت لە خانەی بەش لە دەیانە ڕەنووسی سێ لە خانەی بەش لە سەدانە جێیەکەی لەوەیە ئەوها وەکو ببینێن ئەو جە ژمارەکەی دیدەینم بەراوردی دەکەم دیسان هەمیشە ئەوە زۆر گرنگە ئەمن دەبی لە لای چەپ دەست پێ بکەم یەکەکەی بەراورد دەکەم لەگەڵ یەک هەردووچیان وەکو یەکن ناتوانم بزانم کامە گەورەیە و کامە کچکەیە یەک وەکو یەکە فاریزە وەکو فاریزەیە هەفت وەکو هەفتە هەردووچیان جێیان لە هەمان خانەیە بەڵام کە گەیشتمە لای سێ و سفرەکە دەبینم سێ دەزانم سێ گەورەترە لە سفر ئەو جا یەکسەر دەزانم ئەو ژمارەیە گەورەترە لەو ژمارەیە کەواتە یەک و هەفتە بچووکترە لە یەک و هەفتە و سێ یان یەک و هەفتە و سێ گەورەترە لە یەک و هەفتە ڕیزیان دەکەم کوو بمەوێ یان لە گچکە لۆ گەورە یان لە گەورە لۆ گچکە ئەو جا هێمای گەورەترە یان گچکەترە لە مابەینیان دادەنێم وەکو لێرە لە کتێبەکەی لێرەش ڕێی دووەم ڕێی سەعید خشتەی خانەکان وەکو دەبینین خانەی یەکان هەردووچیان هەردوو ژمارەکە یەک بوو لە خانەیەکان نەمان توانی بزانین کامە گەورەیە چونکە هەردووچیان وەکو یەک بوون ئەو جە فاریزە ئەو جا بەش لە دە هەردووچیان وەکو یەک بوون هەر نەمانزانی بەڵام لە کاتی هاتینە خانەی بەش لە سەد دیتمان ژمارەی یەک هەفت سێ سێکە گەورەتر لە سفرەکە کەواتە ئەو ژمارەیە هەمووی گەورەترە چونکە سێ گەورەتر لە سفر زانیمان کە ژمارە یەک فاریزە هەفت سێ بەش لە سەد گەورەترە لە یەک فاریزە هەفتا بەش لە سەد بەش کەواتە تۆنێلەکەی ئەحمەد بڕیویەتی گەورەترە درێژترە ئەوە ڕێی بەراوردکردنی و ڕیزکردنی ژمارە دەیەکان کە زۆر ئاسانە بەڕێی خانەکان ئاسانتریشە ئەو جا ڕیزکردنی ژمارە دەیەکان دیسان لاپەڕاست 195 ڕێی یەکەم هێڵی ژمارەکان بەکاربینە
ئێستا لێرە ئەمن 3 ژمارەم هەیە. ژمارە یەکەم 963، ژمارەی دووەم 9 × 4، ژمارەی سێەم 9 × 2 نازانم کامە گەورەیە و کامە گچکەیە، بەڵام چونکە ژمارەکان دانراینە لەسەر خشتەی لەسەر ببورن هێڵی ژمارەکان، ئەمن دەچم تەمەشا دەکەم لە لای ڕاست کامە لە لای ڕاست بوو ئەو ژمارە گەورەیە. کەواتە لێرە گەورەترین ژمارە 9 × 6 پاشەوی 9 × 4 ئەو جا ژمارە 9 × 2 لە هەمویان بچووکترە لە هەر سێکیان، لەبەرەوەی ئەوها لەسەر خشتەک لەسەر هێڵەکە دانرایە. ئەم نیش دەنووسم ئەگەر بمەوێت لە گچکەوە ڕێزیان کەم دەنووسم ئەو ژمارەیە 9 × 27 بەش لە 100 بچووکترە لە 9 × 4 بەش لە 10 بەش بچووکترە لە 9 × 63 بەش لە 100 بەش. چونکە من تەنیا تەماشای هێڵی ژمارەکان دەکەم گەورە بچووکتر. ڕێی دووەم بەهای خانەی بەکاربینە بۆ ڕیزکردن. ئەو جارەی 3 ژمارەم هەیە 1 × 23 بەش لە 100، 0 × 98 بەش لە 100، 1 × 28 بەش لە 100. هەنگاوی یەکەم چ دەکەم؟ فاریزەکانی دەی دابنێ لە ژێر یەکتر. 3 ژمارەم هەیە هەر سێکیان فاریزەکان ئەوها دەبی لە ژێر یەکتری دانێ، نابی یەکەک لە لایەکی بی یەکەک لە لایەشکە بی. ئەوجە لە لای چەپ بەراورد دەکەم. یەکەم شت کە بەراورد دەکەم ژمارە 1 لەگەڵ ژمارە 0 ڕەنووس 1 لەگەڵ ڕەنووس 0 لەگەڵ ڕەنووس 1. ئەمن دەزانم کە 1 گەورەتر لە 0 یان دەتوان بڵێم 0 گچکەترە لە 1، کەواتە یەکسەر زانیم ئەو ژمارەیە لە هەمویان بچووکترە، لە هەردووک ئەوانەی دیکە بچووکترە. ئەوە زوو زانیم 0.97 بچووکترە لە دوو ژمارەکەی دیکە. ئێستا دەینم دوو ژمارەکەی دی بەراورد دەکەم، ئەوە زانیم ئەوە بچووکە. ئێستا دەینم تەنیا 1.28 و 1.23 و 1.28 بەراورد دەکەم. کە یەکەکان بەراورد دەکەم وەکو یەکە، فاریزەکە وەکو یەکە، کە دووەکان بەراورد دەکەم لە هەمان خانەیە، خانەی دێ وەکو یەکە، هەر نازانم کامە گەورەیە. پاشان کە خانەی بەش لە 100 بەراورد دەکەم 3 لەگەڵ 8، کە دیتم 8 گەورەتر لە 3، کەواتە دەزانم ئەو ژمارەیە گەورەترە لەو ژمارەیە. ئێستا ڕیزیان دەکەم، بچووکترینیان زانیم 0.98 بوو، ئەو جا ئێستا دەزانم 1 × 23 گچکەترە لە 1 × 28، کەواتە لە ڕیزکردن ئەوها ڕیزیان دەکەم 0.98 1.23 1.28 لە گچکە لۆ گەورە یان لە بچووکەوە بۆ گەورە. کەواتە هەتا ئەگەر لێرە تەمەشاکەین بێ ئەوەی خانەکان بەکاربینین، هەر ئەوها بۆ وێنە بەراوردکردن 1 لەگەڵ 0 لەگەڵ 1، ئەوە زانیم سفرەکە گچکەیە. ئەو جارەی بەراوردکردنی 2 لەگەڵ 2 هەر نەمزانی کامە گەورەیە. پاشان بەراوردکردنی 8 لەگەڵ 3 زانیم 8 گەورەترە، کەواتە ئێستا دەزانم ئەو ژمارەیە بچووکە، ئەو ژمارەی لەوی گەورەترە. ببورن ئەو ژمارەیە بچووکە،
ئەوە لەوی گەورەترە، ئەوەش لە هەمویان گەورەترە. بە بەراوردکردنی ڕەنووس بە ڕەنووس، خانە بە خانە، لە لای چەپ هەتا لای ڕاست، یان بێگومان ئەمن ئەو وشەی دووبارە دەکەمەوە، هێڵی ژمارەکان زۆر ئاسانە بەڵام دەبی دروست کرابی. ئەگەر بەخۆم بچم دروستی کەم ژمارەکان دانێم زۆر ئاسان نییە، چونکە ئەو کات دەبی بەخۆم بزانم کام ژمارە گەورەیە لە لای ڕاستی دانێم و کام گچکەیە لە لای چەپی دانێم. بەڵام ئەگەر ئەوها ڕیزکرا بوو دانرا بوو، ئەوە زۆر ئاسانە بزانم کامە ژمارە گەورەیە یان کامە ژمارە گچکەیە. خوێندکاری ژیر لێرە دێمە کۆتایی ئەوانەیە، هەتا وانەی داهاتوو هەر بژی.